لێرەکانی هەفتەی شەشەمی خولی نایەبی کوردستان پێشمەرگە و لێرمیوانداری دەربەندیخانی کرد لە نیوەی یەکەمی یاریەکە ژمارەی هێرش و دەرفەتەکانی پێشمەرگە و لێر بۆ گۆڵتۆمارکردن یەکجار زۆر بوو بەڵام لە دەستدانیشیان بە ئاسانی وای کرد ئەنجامەکە لە نیوەی یەکەم گۆڕانکاری بەسەردانێت. لە نیوەی دووەم و لە لێدانێکی گۆشە ئاکام هاشم بە لێدانی سەر توانی گۆڵ یەکەم بۆ پێشمەرگە و لێر تۆمار بکات. مستەفا غانم توانی ئەنجامەکە بۆ دەربەندیخان یەکسان بکاتەوە. یاریەکە بە یەکسانی و بە گۆڵێک بۆ هەردوولا بە کۆتا هات. سەردا سواز بەخوای گەورە کە توانیمان لەگەڵ پێشمەرگەی هەولێر و لە ساحەی پیرمان خاڵک بەدەست بێنین بەدڵنیایەوە خاڵک کەم نییە بۆ ئێمە لەگەڵ پێشمەرگە و لە دەرەوەی یاریگای خۆمان چونکە یەکێکە لە ئەفریقا باشەکانی ئەم ساڵی دەوری یانی پێشمەرگە و بەدڵنیای ئێمەش بۆ هاتبووین بیشی بینە لەگەڵەوەشە بەڵام نەمانتوانی بەڵام بە خاڵێک ڕازین بە تایبەتی لە گێمی دۆمێ مزەختێکی باشمان کرد و ینی هەلیشمان لە دەسا بەڵام سواز بەخوای گەورە خاڵێکیش کەم نییە لەگەڵ پێشمەرگەی هەولێر. دەکرا ئێمە نزیکتر بوون لە بردنەوە بە تایبەتی لە کۆنتترۆلی تۆپ دەتوانم بڵێم بە ڕێژەی 1970 کۆنتترۆل تۆپ لە دەستمە بوو بەس دەربەندیخانژ یاریی بابرێن قیتالی کرد یاریەکە هەر چەندە شۆتی دووەم زیاتر وەختیان دەکوشت بەس من دەستخۆشی لە ئەرزانەکان دەکەم هیوادارم لە یاریەکانی داهات و نقاتی قوتی خۆمان زیاتر پەرەی پێ بدەین بە تایبەتر لە ڕووی خەتی پێشەوە پێشمەرگەش یەکە لەو فەریقانە کە هەموو دەمێ سەرچاوی خەتەرە بۆ فەریقەکانی بەرامبەر بە تایبەتر کە کاتێک دێتە ناو مەلعەبی فەریقی مقابل ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو پێشمەرگە باشتر دەبێت. پێشمەرگە و لێر بە دوو یەکسانی و دوو سەرکەوتن و شکستێک بۆ خاوەنی هەشت خاڵ و لە خانەی شەشەمی ڕیزبەندیە دەربەندیخانیش بە خاڵێک زیاتر پلەیەک لەو بەرزترە. حوسێن محەممەد کەناڵی پەیام پیرمام.